لەناو جەرگەی پایتەختی هەرێمی کوردستان هەولێر لەناو قەڵا بەرزەکەی کە تەنها بەوە نەوەستاوە کۆنترین شاری گیان بێت کە ژیان تا ئێستا تیایدا بەردەوام بێت. تەنانەت شاید حاڵێکیشی بۆ سەردەمانی دەستپێکی مرۆڤایەتی و پێشتریش لە باوەشیدا جێشتووە کە بۆ ملیۆنان ساڵ دەگەڕێتەوە. مۆزەخانەی هەولێر بۆ بەرد و بەردیگران بەها مۆرچێکی زانستیە و جیۆلۆجی ناسی کورد سەر بەزمەجید لە ساڵی 2014 دایمەزراندووە وەک یەکەم مۆزەخانەی تایبەت لە سەرانسەری عێراق و هەرێمی کوردستان و دووەمیش لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە چەندین بەرد و بەبەردبووەکان و کانزاکانی هەرێمی کوردستان و ناوچە جیاوازەکانی جیهانی لەخۆگرتووە. وا دیارە لە یەکەم بینینیدا زیارەتکار وەک بەردی ڕەنگاوڕەنگ و جوانی شێوە جیاواز دەیان بینێت، بەڵام ناوەخنەکەیان تەواو جیاواز و ناوازن. هەندێکیان بۆ واقعێکی دیاریکراو دەگەڕێنەوە و ئەوانی دیکەش بۆ ئەو چاخانەی خەون بەدەی ساڵەکانیانەوە دەبینین. بما أننا نعيش في منطقة جبلية ومنذ الطفولة يعني حتى لعبنا لەبەرەوەی لە ناوچێکی شەخاویدا دەژین هەر لە مناڵیەوە یاریمان کردو و ژیانمان لەگەڵ بەردەکاندا بووە. بە دڵنیاییەوە ئەمە کاریگەریەکی بەهێزی هەبووە. دواتریش خولیای کۆکردنەوەی بەردەکان لەلام دروست بوو. پاشان چوومە بەشی جیۆلۆجی لە کۆلیژی زانست لە زانکۆی مووسڵ. ساڵی 84-85 لە زانکۆ دەرچووم. جا بێگومان ئەمە کاریگەریەکی بەهێزی هەبوو لەسەر خولیاکەم و بۆ من بوو بە خولیا و بوو بە زانستیش. لە ماوەی 40 بۆ 45 ساڵدا کۆم کردوونەتەوە. زۆرترینیان لە ڕێگەی کڕینەوە بووە و هەندێکیشیان دیارین. ئەم بەردانە هی کوردستان و عێراق و هەموو جیهانن. وەک هەر مۆزەخانەیەکی بەردەگران بەهاکانی جیهان ئەمەشیان بە مۆزەخانەیەکی جیهانی دادەنرێت. چونکە هیچ وڵاتێک نییە لە جیهاندا هەموو جۆرە بەردێک و بەردەگران بەهاکانی تێدا بێت. بۆ نمونە بەردی گرانبەهای دەریایی کە پاشماوەی ئاژەڵە دەریایەکانن بە دڵنیاییەوە ئێمە دەریامان نییە، بۆیە دەبێت لە وڵاتانی دیکەوە بیانهێنین. بحرية أكيد إحنا ما عندنا بحر فلازم نجيبها من غير دول. باوەڕێکەیە کە خەڵکی میزۆپۆتامیا لە ناویدا کوردستان و هەولێریش بنکەی دەریای مەترسیدار بووە. ئەمەش بەر لە بەرزبوونەوەی بەهۆی جوڵەی پلێتە تیکتۆنیەکانی زەوی.
دوای دۆزینەوەی ئەمۆنێت لە ناو خاچی کوردستان ئەمە پشتڕاستکراوەتەوە. ئەوانیش بوونەوەریەکن لە گوێچکە ماسی دەچن، بەڵام بەیەکەوە لکاون. قەبارەکەشیان دەگاتە کەمتر لە 1 ئینچ تا زیاتر لە 3 پێ. ئەمۆنێت بەر لە نزیکەی 200 ملیۆن ساڵ دەرکەوتووە لە چاخی جۆراسی لە ژێر ئاودا، هەروەها لە چاخی تەباشیریشدا ژیاوە کە بەر لە 66 ملیۆن ساڵ کۆتایی هاتووە. ئەرچی کۆکردنەوەی بەردەکان لەلایەن جیۆلۆجیناس سەر بەست مەجید ئاسان نەبووە، بەڵکو بە گوێرەی قۆناغەکانی ژیانی بووە. لەو ڕێگەیەوە خەونی 45 ساڵی خۆی بەدەسێنا. شراء هاي الكمية من الأحجار کڕینی ئەو هەموو بەردانە بە یەک جار بۆ کەسێکی وەکو من کارێکی مەحاڵە، واتە بۆ هەر کەسێک کۆکردنەوەی ئەو هەموو جۆرە بەردانە مەحاڵە. بەڵام لە ماوەی 40 بۆ 45 ساڵ بە دڵنیاییەوە ماندوو بوومە و قوربانی زۆرم داوە لە پێناویدا. بۆ نمونە بیرم دێتەوە من گەنج بووم لە زانکۆ و کوڕی فەرمانبەرێک بووم، واتا کوڕی بازرگانێک نەبووم. بۆیە ئەوە سەلیقەی من بوو لە بری ئەوەی وەک هاوڕەکانم کراسێکی جوان بکڕم دەچوون بەردێکم دەکڕێ. جا هەڵبەتە لەمەدا ماندوو بووم و قوربانیم لە پێناوی داوە. بەڵام ئەمە خولیای من بووە و لە ڕاستیدا خولیایەکی ئاسایی نەبوو، بەڵکو عشقی من بوو بۆ بەردەکان و بەردەگران بەهاکان. وهواية مو اعتيادية حقيقة، عشق للأحجار والأحجار الكريمة. کردنەوەی مۆزەخانەی تایبەت بە بەردی گرانبەها لە هەولێر خەونێکی گەورەی من بوو کە وەک هەر وڵاتیشی دیکەش ئێمەش هەمان بێت. تاکە مۆزەخانە کە ئەو کات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەبوو لە تاران بوو. ئێستاش کە من لە هەولێر هەما بۆ من جێگای شانازیە. وەک هەمیشە کە لەو مۆزەخانەیەدا هەیە سەردانەکەمان بە بەڵگە کرد بۆ ئەوەی لەگەڵ ئەو بەردە ملیۆنیانەدا یادەکەی زیندوو بکرێتەوە کە لەوانەیە کەسێک دوای سەدان ساڵ یانیش هەزاران ساڵی دیکە بیبینێتەوە. هەر کەسایەتیەکی گرنگ سەردانی کوردستان بکات ئەگەر بە دەگمەن نەبێت ئەجینا هەمویان سەردانی ئەم مۆزەخانەیە دەکەن و تێبینیەکان و تێڕوانینەکانیان لە تێنووسی سەردانەکان تۆمار دەکەن. هەر بۆ ئەو مەبەستەش ئێمە لێرە هەموو شتێک بە بەڵگە دەکەین، تەنانەت سەردانی قوتابیانیش. هەڵبەتە بە سەدان قوتابی دێن. بیرما جارێکیان نزیکەی 1000 قوتابی تەنها لە یەک ڕۆژدا هاتن. گەشتی زانستی ئەنجام دەدەن و بە خۆڕایی بەردە جیۆلۆجی و کانزاکانیان بۆ شرۆڤە دەکەین. یەکەم لاپەڕەی تۆماری تێنووسەکە تایبەت بوو بە سەرۆک مەسعود بارزانی، هەرچی دووەمیان بوو هی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان مەسرور بارزانی بوو.
لاپەڕەیەکیش لە ناوەڕاست ڕای نەتەوەیە گرتوەکان لەسەر ئەم مۆزەخانەیە تۆمار کراوە و پێگە و گەورەی ئەو مۆزەخانەیەی دەرخستووە. أكو شيء اعتبره وثيقة رسمية يعني شتێک هەیە کە بە بەڵگەنامەیەکی فەرمی دایدەنێم. نوێنەری ئەمینداری گشتی نەتەوەیە گرتوەکان لە یاداشتەکەدا نووسیویەتی و ئەو مۆزەخانەیەی بە مۆرشێکی جیهانی ناساندووە. بۆیە ئەمە داپێدانانێکی فەرمیە لەلایەن کەسێکی فەرمیەوە. بەوەی کە مۆرشێکی جیهانیە ئەمە بەلای منەوە شتێکی گەورەیە. بأنه صرع عالمي هي شيء كبير بالنسبة لي. کوردەکان شانازی بە قوربانیدانی ڕۆڵەکانیانەوە دەکەن و مەیلی زیندووکردنەوەی ڕووداوەکانیان هەیە. ئەو بەردە عەقیقەش وەک سیمبڵێکە بۆ قارەمانەتی پێشمەرگە کە سەنگەری پاراستنی کوردستانە. سنة 2015 ساڵی 2015 کاتێک لوتکەی شەڕی داعش بوو لە ناکاو بەردێکمان دۆزیەوە. بەردێکی عەقیق بوو بۆ قەبارێ وەک ڕێزێک بۆ قوربانیدانی پێشمەرگە و لەبەر ئەوەی ڕەنجی ئەو بەردە وەک ڕەنجی سەربازیە ناومان لێ ناوە عەقیقی پێشمەرگە. لە ناوەڕاستەوە کردومانەتە دوو پارچە. نیۆمان پێشکەش بە جەنابی سەرۆک مەسعود بارزانی کرد بەو پێی سەرۆکی هەرێم و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان بوو. نیوەی دیکەشمان لێرە لە مۆزەخانەکە هێشتووەتەوە. هەروەها ئەو مۆنۆمنتە خاوەن بنکە چوارگۆشەیەش کە هەندێک ستونی هێماداری بچووک لە خۆ دەگرێت. ئاماژە بە هەر چوار ئاراستەکانی کوردستان لە ناو یەک نیشتیماندا دەکات. بۆمبێکی کیمیایی ڕاستەقینە لەسەری دانراوە کە لە بۆردومانەکانی هەڵەبجەدا بەکارهێنراوە. لەسەر بۆمبەکەوە بەردێکی شاری هەڵەبجە دانراوە بۆ گوزارشتکردن لە زیندومانەوەی شارەکە. وێڕای ئەو مردنەی بۆیانی دەویست. ئەمە شتێکە لە هێماداری ئەم مۆنومنتە. جبنا حجر من بەردێکمان لە هەڵەبجە هێناوە لە شوێنی بۆردومانە کیمیایەکەوە. لەوێ بۆمبێکی کیمیاییش لە جۆری ناپاڵمی کیمیایی ڕاستەقینەیان پێشکەش کردین. پێیەکێکە لەو بۆمبانەی هەڵەبجەی پێکیمیا باران کرابوو. لێرە لە نەهۆمی دووەم مۆنۆمنتێکمان بۆ هەڵەبجە پێ دروست کرد. چونکە هەر زیارەتکارێک بێتە ئێرە و لەبەر ئەوەی هەڵەبجە شوێنێکی دوورە بۆ ئەوەی بچێت و یادی بکاتەوە لێرە ئەو کارە ساتەی بۆ شرۆڤە دەکەین. بۆیە بووەتە سیمبولێک بۆ هەڵەبجە و تەواوی شەهیدانی کوردستان. بۆیە ئەمە کاریگەریی زۆری دەرونی لەسەر زیارەتکاران و تەنانەت نەوەی نوێژ دەبێت. مۆزەخانەکە بەردبووی هەندێک بەشی شەویلگە و ددانی مۆسا سۆرسی لە ناوچووش لە خۆ دەگرێت کە لە چاخی تەباشیری درەنگدا لە هەردوو قۆناغی تۆرۆنی و ماستەرخیدا ژیاوە لە دوایین 20 ملیۆن ساڵەکەیدا. هەروەها مۆسا سۆرس خشۆکێکی ئاوی و گۆشتخۆر بووە. فەرمانڕەوایی ئاوی دەریاکانی دەکرد. درێژترینیان دەگەیشتە 18 مەتر. چەندە جوانە کە تەنیا ببینین و سەردانی ئەم مۆزەخانەیە گەشتێک بە ناو ئەو چاخانەدا بکەیت کە خاوەنەکەی هیواخوازە بەرهەمەکەی بە زیندویی و شکۆمەندی بمێنێتەوە. الأحجار يعني دائما ما يذكر ويا العمر نادرا. تەمەنی بەردەکان ئاماژەیان پێ نادرێت مەگەر بە دەگمەن نەبێت. هەمیشە لەگەڵ بردبووەکان ئاماژە بە تەمەن دەکرێت. بەڵام بۆ نمونە ئێمە نەیزێکێکی پاراسایدمان هەیە کە تەمەنەکەی بە 2 ملیار ساڵ تۆمار کراوە. لە بردبووەکانیش ئێمە هەمانە هیچاخی کامبرینە کە تەمەنەکەیان لە نێوان 500 بۆ 600 ملیۆن ساڵدایە. ترایلۆبایدیشمان هەیە.
هەروەها هی ناوچەی هەولێریشمان هەیە. بۆ نمونە مەرجانی بەردبوو ئەستێرەی بە بەردبووی دەریاییمان هەیە. تەمەنیان لە نێوان 45 ملیۆن بۆ 55 ملیۆن ساڵە. واتە بۆ نمونە ئەمانە هەمووی هەیە. ئەوانی دیکەش تەمەنی هەمویان بۆ 100 ملیۆن ساڵ دەگەڕێتەوە. من فتحت المتحف کاتێک مۆزەخانەکەم کردەوە تەمەنم لە 50 ساڵەوە بوو. بە دڵنیاییەوە بیرم لەوەش کردووەتەوە کە ئەو هەموو خەرجێ دەکەم و ئەم جیهانەش بەجێ دەهێڵم ئاخۆچارە نووسی مۆزەخانەکەم چی دەبێت. جا پێ دەچێت کوڕە تاقانەکەم عەلی خۆشەویستی بۆ میراتگیری ئەو بەردانە هەیە. بۆیە ئەویش بەشی جیۆلۆجی تەواو کرد. مۆزەخانەکەم لێرە کردەوە بۆ ئەوەی لەگەڵ تەمەنی قەڵادا بمێنێتەوە و وەسێتیشم کردووە. ئەگەر گەیشتە ئەو حاڵەی کە هیچ کەسێک نەبێت لە خانەوادەکەم و نەوەکانم ئەو مۆزەخانەیە بەڕێوە ببن، ئەو کات دەبێت بێ بەرامبەر ڕادستی حکوومەتی بکەنەوە. ئەو بەبەردبوانن کە لە هەرێمی کوردستان دۆزراونەتەوە بۆ چاخەکانی بەر لە سەردەمە مێژوویەکان دەگەڕێنەوە، گەواهی لەسەر ژیانی مرۆڤ و ئاژەڵەکان دەدەن.